سڵاوتە نەبێ بینێرانی شاپرێس. ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکرد سەبارەت بە بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی کە ئەم بڕیارەش کاردانەوەی زۆری بەدوێی خۆی داهێنا و نرخی کاڵا و شتومەک و پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردەوە. و شەوی پێنجشەمەش موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە تویتێکدا ئەوەی بڵاو کردەوە کە پێویستە پەرلەمانی عێراق لە ئێستادا کۆبوونەوەیەک ئەنجام بدات سەبارەت بە نزمبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی و بەرزبوونەوەی نرخی دیناری عێراقی و پێویستە پەرلەمانی عێراق بانگێشتی وەزیری دارایی عێراق بکات. ئەمڕۆ کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق ئەنجام درا بۆ گۆڕانکاریکردن لە نرخی دۆلار بەرامبەر بە دینار، بەڵام وەزیری دارایی عێراق ئامادەی دانیشتنەکە نەبوو. دەپرسین بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری عێراقی ئایا ئەم بەرزبوونەوەی ئەنجام دەدرێت و دەشپرسین کە بەرزبوونەوەی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار چۆن ئەنجام دەدرێت و کاریگەری و لێکەوتەکانی ئەم بڕیارە چی دەبێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر خالید حەیدەر پرۆفیسۆری یاریدەر لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی. دکتۆر سڵاوت دەبێ ئەم کاتت باش. پێشتر بڕیارێک دەرکرا سەبارەت بە گۆڕانکاریکردن لە نرخی دۆلار بەرامبەر بە دینارە، بەڵام لە کۆتا تیویتی موقتەدا سەدرا داوای ئەوە دەکات کە نرخی دۆلار نزم بێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی و نرخی دینار بارز بێتەوە. ئایا ئەمە پێتان وایە ئەنجامەدرێت؟ بەڵێ زۆر سپاس سەنەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی ئەوەی کە سەیرە ئێستا موقتەدا سەدر داوای دەستکاریکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکیەکە کە پێشتر خۆی یەکێک لەو کەسانە بوو کەوتی من داواکەم لە بازرگانەکان ئاگەیان لە خەڵک بێ کاتێکە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە بڕیاری با بڵێن حکوومەت و پەرلەمانەوەین کرا بە پێشنیاری حکوومەت و بەردوایی ئەو بوو بە بڕیار و چوە بواری جێبەجێکردن. وتی داواکەم لە بازرگانەکان ئاگیان لە دۆخی خەڵک بێ لە گوزەرانی خەڵک بێ لەبەر ئەوەی بە تەکید کە تۆ جەنابەت نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە 1970 ئیکی بە 1450 واتە بۆ هەر بابەتێک کە لە دەرەوە هاوردە ئەکرێت کە زۆرینەی پێداویستەکانی ناوخۆ عێراق واریمی کوردستانیش لە ڕێگەی هاوردەکردن پڕ ئەکرێتەوە. بۆیە لێرە ئێمە هەمیشە پێویستیمان بە دۆلارە بێ کە هات لێرە با بڵێن سعرەکە گۆڕا سعری دینار نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە 1970 بۆ تقریبا ئێستا 1480 یعنی واتە بۆ هەموو بابەتێک من پێویستیم بە 300 دیناری زیاترە. معنی ئەوەیە هەر شتێک بکڕم من بە دۆلار ئەبێ 300 دیناری زیاتر بدەم بۆ کڕینی هەمان بابەت لە نرخی بە بەراوردکردن بە نرخی جاران. باشە ئەو کاتە خودی موقتەدا سەدر باسی لەوە ئەکرد ئەیوت من داواکەم لە بازرگانەکان ئاگیان لە خەڵک بێن، یعنی ئەمە لە نێوان دوو کەوانە من قبولمە ئەم بڕیارە کە فعلا قبول کرا و بڕیارەکە جەنابتان ئازانم بۆ ماوەی 3 ساڵ وتیان ئەبێ ئەم بڕیارە وا بێ کە 3 ساڵ بەردەوام بێ. طبعا لێرە وەزیری دارایی کە باسی لەوەیە کرد ئەیوت زەرەر و زیانەکە ئێستا دەرەکەوێ بەڵام فایدەکەی دوایی لە ماوەی تقریبا مامناوەند بۆ درێژخایەن دەرەکەوێ فعلا قسەکە ڕاست بوو. زەرەر و زیانەکە ئەتەوان شتێکی وتوتی زەرەر و زیانەکە زیاتر بەری هەژاران ناکەوێت کە بەداخەوە وان نەبوو. هەژاران ڕێژەی هەژاری زۆر زیادی کرد، تقریبا 10 ملیۆن کەس لە عێراق ئێستا هەژارە بە پێی ئەو ئامارانە کە بڵاو ئەکرێتەوە لە ئاسی نێودەوڵەتی تقریبا 1 لەسەر ینی 10 لەسەر چلەکەی واتە 125 خەڵکی عێراق هەژارە. و لێرە وا کە ڕوونم کردەوە بۆ ئێوەی بەڕێز لێرە من کە ئەچەم وەکو بازرگان شت ئێنم لە دەرەوە لە بری ئەوەی کە بنمونە بە قازانجەوە بە 1250 بیفرۆشم بە 1500 و 1550 یاخود بە 1650 ئیفرۆشم. معنەیەوەی لێرە ئەو کەسەی کە تەمان هەمووان موچیان بە دیناری عێراقی کە ئەچن بۆ بازارەکان بە دیناری عێراقی جاران ئەچن لەبەرەوەی لەگەڵ کەمکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی موچەی خەڵک زیاد نەکرا. باشە من و جەنابەت و بەڕێزان کە ئەچین بۆ بانک بەچین بۆ بازار ببوورە هەمان پارەی عێراقیمان پێ موچەکانمان پێە چین بۆ بازارەکان موچەکان تەبان کەرتی تایبەت و کەرتی گشتیش کە ئەچین بۆ بازارەکان سیرەکەین ئەو 1250 جارانە کە ئەیدەم بە هەمان شت ئەو شتم بۆ ناکە ئەبێ 1500 بدەم بۆ ئەوە شتە بکڕم یان 1650 یان 2000. طبعا بەزانینی ئەوەی کە
ڕێژەی زیادبوونی نرخ لە زۆرینەی بابەتەکانەوە بەتابەت لە خواردەمەنی زۆر زیاتر بوو لەو ڕێژەیە کە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمی کرد تقریبا 122 بوو شتێکی وا بوو بەڵام هەندێک بابەت ئەوانەی کە بابەتە گرنگەکان و زەروریەکان 150 هەندێک شت ئەگەیشتە 100 نرخەکەی چواری بەڵێ واتە لێرە ئەو کەسێک کە موچەیەکی بە عێراقیە کە ئەچێ بۆ بازارەکان ناتوانێت وەکو جانەشت بکڕێ ئەمە چی کرد ئەمە وای لێ کرد کە چەندێک هەیە یاخود زارەوەیەکێ لە زانستی ئابووری پێوترێ الدەخل الحەقیقی داهاتی ڕاستەقینە کە بریتە لە بژێوی ژیانی خەڵک دابەزی بۆ دەخلی نەقدیەکە ئەو بڕە پارەیەکە بە نەقود بە پارەوەریەگرین و ئەچین بۆ بازارەکان شتومەکی پێکڕین ئەو کڕین و شتومەکە پێوتری دەخلی حەقیقی حەقیقەتی ئەو نەقدا ئەو پارەیە چەند لە بازار چۆن هەڵە سەنگێنرێت 10 کیلۆ برنج بوو پێشتر بوو بە 8 کیلۆ بوو بە 5 کیلۆ هەمان دیناری عێراقیە بەڵام لەبەرەوەی برنجەکە هاوردە ئەکرێت لە دەرەوە و بە دۆلار ئەکردرێت کە دێتەنەوە بازارەکان ئەبێ من پارێکی زیاتر بدەم لەبەرەوەی بازرگان بە گرانتر کڕیوێتی بە گرانتر ئەیفرۆشە بە هاوڵاتیان لێرە ئێستا مختەدە سەدر کە داوای ئەوە کە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی جارێکی تر دەستکاری بکرا لێرە پرسیارەکەین ئەی پێشتر بۆ موافقەتی کرد بۆ نەیزانی بۆ ڕاوێژکاری ئابووری نەبوو بە تەکید هەیەی هەی بووەوە ئێستاش هەیەی ئێستا کە داوای ئەوەکە من بە تەسەوری ئەتوانین بڵین ئەم بڕیارە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانین بڵین نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ئەگەڕێتەوە نرخەکەی جارانی تەمان یەک شت هەیە و ئێمە هەمومان لە عێراق ژین شتێک هەیە ینی ئەتوانین بڵێن نییە لە عێراق نییە ینی هەموو شێ قابلی ئەوەی کە بکرێت بۆیە جاران ئەیان وتیان ئەم بڕیارە بۆ 3 ساڵ جێبەجێ ئەکرێ من تەسەوری ئەوە ئەەکەم کە مەرج نییە بۆ 3 ساڵ بێ بەڵام ئەگەر لێم بپرسی جەنابەت ئایا نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەگەڕێتەوە بۆ جاران ئەوە بە دوورە ئیزانم بۆ لەبەر ئەوەی لەم ماوەیە فعلەن یەدەگی عێراق و بانک ئەوەی کە لە بانقی ناوەندی با بڵێن هەیە لە دراوی قورسکە بریتە لە دۆلار زیادی کرد بۆ لەبەر ئەوەی هەر بە نمونەیەکی وەژمارەیەکی وەینێکی ئاسایی و سادە تۆ جەنابەت گریمان $1000 نەوتت فرۆشت ئەو $1000 ئەگەر کەڕەتی 1970 کە بکەین بڕێکی پاراکە کە کردمان بە 1480 یاخود 1500 واتە بڕێکی زیاتر عێراقیەکە باشە من لە $1000 عێراقیکی زیاترم دەستکەوت لە گۆڕینەوە کە ئەچم وچێ فەرمانبەرانە دەم لە بری ئەوەی کە پێشتر ئەو $1000 بەشی موچەی 2 فەرمانبەری ئەکرد ئێستا بەشی موچەی زیاتر لە 2 فەرمانبەرەکە بۆ لەبەرەوەی $1000 ئەگۆڕدرێت بە زیاتر لە نرخی جاران تاتوانین بڵێن ئەم بڕیارە سودمەندی یەکەم حکومەت بووە اینجا طبعاً بەتەکید لێرە چی ئەەکەم لێرە $200 بۆ ئەمێنێتەوە بۆ ئەو 2 فەرمانبەرە تەنها $100 ئەگۆڕمەوە بە دیناری عێراقی و $200 ئەمێنێ ئەینێرم بۆ ئەیکەم بە یەدەک باشە تۆ جەنابەت $1000 $2000 ملیۆن دلار و ملیارد دلارە واتە بڕێکی پارەی زۆر ئەمێنێتەوە بۆ حکوومەتی عێراقی بۆ بانقی ناوەندی یاخود بۆ وەکو یەدەک کە جیا بکرێتەوە مانەیەوەی لێرە حکوومەت فعلەن سوودمەند بوو و کێشی ئابووری عێراق وەکو وەزن وەکوین زیادی کرد و باشتر بوو ئەمە حەقیقەتێک ئەمە ڕاستەیە کە ئینکار ناکرێ بەڵام با بێنە سەر ئەوەی کە فعلەن با بزانین هەژاران یاخود ئەو کەسانەی کە تقریباً با بڵێن تەبەقەی و چینی ناوەند بوون وەکو خۆیان مانەوە وەزعیان مایەوە نەخێر وەزعیان دابەزی وەکووتمان ڕێژێ هەژاری زیادی کرد بێکاری تەمان زیادی کردەوە کۆمەڵێک شت هەیە لێرە ئەکرێ ئینسان زۆر بە ئاسایی لە بەراوردکردنێکی زۆر ئاسایی بۆ من دەرەکەوێت کە ئەو بڕیارە کاریگەری نەرێنی ڕاستەخۆی هەبوو لەسەر ئەو کەسانی کە داهاتێکی ژێگیرە کە زۆرینە فەرمانبەر و لە کەرتی تایبەت و کەرتی گشتین ئەو کەسانی کە بازرگارن نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی گۆڕاوە زیادی کرد و کەمی کردو ڕێک دەرەکەوێ ڕنگدانەوەکەی ئەبێ لە چی لە ئەو بابەتەنەی کە هاوردەیەکە گرانتر بوو گرانتریەکە هەرزانتر و هەرزانتریەکە طبعاً حقیقەتێکیش هەیە لە زانستی ئابووری زیادبوونی نرخ با بەراوردکردن بە کەمکردنی نرخ ئەوە زیاتر ئەچێتە بواری جێبەجێکردن تەطبیق ئەبێ جێگەی خۆی ئەگرێ یعنی خەڵک و بازرگانەکان زیاتر زووتر نرخ زیادەکەن و بە بەراوردکردن بە کەمکردنی نرخ لە کەمکردنی نرخ چاوەڕێەکەن
ئەبێ فشارێک بخرێتە سەریان و خۆیان چاوەڕێەکەن بزان نرخی بازار فعلن دا ئەبەزێ ئەو ماوەیە دیسانەوەش کاریگەری باشە دکتۆر ئەتوانین کەواتە بڵین ئەگەر نرخی دۆلار بگەڕێتەوە سەر نرخەکەی جاران بەرامبەر بە دیناری عێراقی نرخی کاڵا و شتومەک و پێداویستی ڕۆژانەڵاتیان ئەبێ وەکو جارانی لێ ئەبێ دابەزێ بەس ئابەزێ نەخێر بەو شێوەیە نابێ وەکو ئەرزی جەنابتانم کرد ئەمە با بڵێن ئەمە شتێکە لە زانستی ئابووری پێوترێ سلوکی فرد واتە هەڵس و کەوت و ڕەفتاری تاک ئیتر تاکەکە طبعاً لێرەمە باسی بازرگانەکەین بەرەمهێنەکەین لەبەرەوە ئەوان شت ئەخەنە ڕوو ئەوان شت هاوردە ئەکەن و ئەیخەنە ڕوو یاخود بەرەمێنن و ئەیخەنە ڕوو ئەوان کە نرخی دۆلار بەرامبەر بە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی و زیادی کرد لە 1480 بگەڕێتەوە بۆ 1970 ئەوان چاوەڕێ ئەکەن ئەوان ئەڵێن وەڵامە هێشتا لەبەرەوە بازرگانەکان لە بینی خۆیان ڕێکەوتنەکەن بنمونە هێشتا ینی ئەو بابەتانەی کە ئێمە بە گران کڕیومانە هەیە لە بازار لێرە منافسە دروستە بێ ئەگەر ڕێکەوتن نەکرێ لە بینی فرۆشیاران و بازرگانەکان منافسە دروستە بێ چێ فریا بکەوێ زووتر شتەکانی بفرۆشێ بۆ ئەوی تووشی زەرروزیانێکی گەورەتر نەبێ ئێستا ئەبینی جەنابەت ئێستا بەم شێوەیە بەو تویتە یاخود بەوەی کە نووسراوە ئێستا سێرەکی ئەو کەسێک کە دۆلاری هەیە ئەترسێ ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردن چی ئەکە ئەڵێ باشە من دۆلارم کڕیوە بە 1480 سبەی ڕۆژ ئەگەر کرا بە 1380 یاخود 1280 با من لە ئێستەوە فریا بکەوم دۆلارەکەم بفرۆشم بۆ بە 1480 1450 دەست بکەوێت دیناری عێراقی باشتر لە سبەی ڕۆژ ئەگەر ببێتە 1350 یان 1300 یان 1280 ئێستا با پارێکی عێراقی زیاترم دەست بکەوێ پارە عێراقیەکەم دەستەکەوێ هەڵی ئەگرم کە نرخی دۆلار دابەزی ئەو کاتە پارە عێراقیەکە بۆم بۆ بازار دۆلارێکی زیاتری پێکرد. باشە دکتۆر لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە لە دوای تیویتەکەی موقتدا سەدرەوە نرخی دۆلار لە بازارەکانی هەرێمی کوردستان بە نمونە بێنینەوە نزیکی 2000 دینار بۆ 2500 دینار بۆ 100 دۆلار کەمی کردووە بۆ خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی کە بە 145,000 دینار ئێخاتە بازارەوە دەکرێت لەم نرخە لە بازارەکان بە بۆچوونی من لەبەرەوەی بازرگانەکان و خەڵکیش ئەزە چاک بەستمەوەی پێتان وایە لەم نرخە زیاتر دابەزێ ئەخ ناڵێم بازرگانەکان و ئەو کەسانی کە تەعاملاتی هەمیشەییان هەیە بە دۆلار ئەزانن بانکی ناوەندی بە 1450 کە ئەیفرۆشێ بۆیە تەسەور ناکەم لەوە کەمتر بێ لەبەر ئەوەی بازاری فرۆشتنەکە و سەرچاوی سەرەکی فرۆشتنی دۆلار کە بانقی ناوەندیە لە ڕێگەی با بڵێن پەنجەرەی فرۆشتنی دۆلار کە بە هەڵە پێوترێ مەزاد خۆی مەزاد نییە پەنجەرەیە نافدت بەیع العوملە پەنجەری فرۆشتنی دۆلارە بە ئەوەندە ئەفرۆشرێت تەسەور ناکەم لەوەندە کەمتر بێ بەڵام دوای ئەوە کە دەستکاری کرا بەڵێ زۆر ئاساییەکە دابەز بەدەر لەوەی کە دەستکاری بکرێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە بۆ نمونە ئەم ئێوارەیە بە نمونە بێنینەوە نرخی 100 دۆلار بە 146,800 نەرمە هێشتا نەگەشتوێتە 1450 کە لەبەرەوەی بۆیە تەسەور ناکەم لەوە هەرزانتر بێت ئەی لە خستنە ڕووی زیاتری بازار زیاتر کە هاوڵاتیان وەک خۆت باست کرد هاوڵاتیان بترسنەوەی کە نرخەکەی زیاتر دابەزێت دۆلارێکی زۆر بخەنە بازارەوە ئەمە نابێتەوەی دابەزێت بەڵێ یعنی ئیتر لێرە چۆن ئەڵێن ینی وەزعی بازارەکە تێک ئەچێ بەس ئایا لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو پرسیارەکە بەڕێزیشتان ئایا نرخی دۆلار یاخود دینار بەرامبەر بە دۆلار لەوە کەمتر ئەبێن ینی لە 1450 ینی دینار بە قووەتر ئەبێ لەوە بەڕاستیەوە جێگەی پرسیارە کەس ناتوانێت پێشبینی بکە بە ئاسایی لەبەرەوەی حکوومەت وەکو ئەرزی جەنابتانم کرد یاخود لاینی پەیوەندیدار کە بانقی ناوەندیە کە سەرەکی ترین سەرچاوی فرۆشتنی دۆلارە بە 1450 بە بڕیاری حکوومەت یاخود بە پێی موازنە ئەفرۆشرێت ئەوەی کە پەسەند کراوە بۆ ساڵی 21 ئایا لەوە کەمتر ئەبێ من خۆم وەکو شخصی خۆم پێشبینی ئەوە کەم لەوە کەمتر نەبێت نەخێر دانەبەزێ لەوە کەمتر پێتان وایە ئەم بڕیارەی لە ئێستاە کە بەنیازن بیدەن و نرخی دۆلار بگەڕێنەوە هەمان نرخەکەی جارانی پەیوەندی بە نرخی نەوتەوە هەبێ لە ئێستای کە نرخی نەوت بەرز بۆتەوە طبعاً ئەوەش بابەتێکی زۆر گرنگە کە تۆ بەڕێزت لە ئەو کاتە ئەو بڕیارە درا کورتهێنانێک هەبوو لە بودجێ عێراقی حکوومەت چی کردوتی بە هەمان بڕی نەوت کە ئەی فرۆشم بە نرخێکی هەرزان بۆ ئەو کاتە پارەیەکی عێراقی زیاترم دەسەکەوێ بۆ پڕکردنەوەی بۆشاییەکە کە بریتە لە ئەو کورتهێنانە هەبوو لە بینی خەرجیەکان و داهاتەکان
ئێستا کە نرخی نەوت زیادی کردووە واتە ئەگەر 3,500,000 بەرمیل نەوت بفرۆشم بە نمونە بە نرخێکی زۆرتر پارەیەک دۆلارێکی زیاترم دەست ئەکەوێ و ئەتوانم بیکەم بە دینارێکی زیاتر باشە ئایا پەیوەندی هەیە تەسەورەکەم بەڵێ کە نرخی نەوت زیادی کرد ئەتوانن ئەو نرخی دینارە بەرەمبەر بە دۆلارەکە دەستکاری بکەن بۆ ئەوەی کە پارێکی دۆلاری زیاتری دەستکەوت ئەکرێ نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تۆزێک بەرز بکەنەوە گریمان بە نمونە بیکەن بە 1400 بە 1350 لەو ئاستانە و لەگەڵ ئەوەشا کە زیاد کرا بودجێ عێراقی تووشی کورتهێنا نابێ بۆ لەبەرەوە لە ئەسڵەوە نەوتەکە بە دۆلارێکی بە نرخێکی زیاتر فرۆشراوە بڕێکی دۆلاری زیاتری دەست ئەکەوێ حکوومەت ئەتوانێ گۆڕینەوەی دۆلار بە دینار کەم بکاتەوە بەڵام تووشی ئەو کورتهێنانە نابێت بەڵام لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە نرخی نەوت کەمێک داوەزینی بەخۆیەوە بینیوە ئەگەر ئەم بڕیارەش جێبەجێ بکرێت نابێتە هۆی کورتێنان نەبووجەیە نەخێر لەبەر ئەوە تەمان تۆ جەنابەت هێشتا حکوومەت پێک نەهێنراوە بۆ ئەوەی باس لە بودجەی 22 بکەینەوە ئەوانە ئەوە ئەچێتە بابەتی ئەرکی سەرشانی حکوومەت و بە تایبەت تەمان پەرلەمان کە پەسەندی بکە ئەو نرخەی کە بۆ بەرمیلی نەوت دائەنرێت بە چەند ئەخەمڵێنرێت ئەوە زۆر گرنگە بە پێ ئەو نرخە کە ئەخەمڵێنرێت بۆ نرخی نەوت بۆ یەک بەرمیل نەوت ئەو کاتە ئێمە توانین بە نمونە خەرجیەکان دیاری بکەین و داهاتەکەش دیاری ئەکرێ ئیتر ئەگەر کورت هێنان هەبوو بە نمونە ئەکرێ بە پێ ڕێژەی یعنی بە نمونە کورت هێنانەکە یاخود بڕەکەی ئەکرێ ئێمە دەستکاری نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بکەن بە نمونە پەرلەمانتاران پەسەندی بکەن بەو شێوەیە کە بودجەکە تووشی کورت هێنان نەبێ بەڵام ئەمەی کە ئێستا ئەگوزارەوە پێشتریش بووە هەمیشە بودجێ عێراقی کورت هێنانی تیا بووە بەڵێ ئەکرێت بڵین ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە نرخی دۆلار بگەڕێتەوە سەر نرخەکەی جارانی و نرخی دینار بەرز بێتەوە باشە ئەمە ناکرێت بەس ئەگەر بکرێت ئەکرێت بڵین نە سوودی تەواوی هاوڵاتیانی بەتاکید چۆن ئێستا باسی ئەومان کرد چۆن وتمان چۆن باسی بابەتە کاریگەری نەرێنەکانمان کرد سەلبیەکان ئەو کاتە بێتە ئیجابی بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت هەمان دۆلارە بە نمونەی ئیتر وەکو چۆن وتمان تۆ بەرزی پێسی بە 1250 دینارە بۆ کڕینی $1 بۆی کە ئەچی بۆ بازارەکان شت بکڕی بە 1250 پێشتر 1500 بوونیانی بۆ هەر بابەتێکی $1 من 250 دینار زیایە لە گیرفانم مایەوە بەڵام هەمان پرسیارمان کرد وتمان ئایا بازرگانەکان ئامادەن چۆن نرخ زیادی کردووە فڕی نرخەکە دابەزێنن ئەوە جێگەی پرسیارەوە تەسەورەکەم وەڵامەکەش نەخێر بێ بازرگانەکان ئامادە نین بۆ لەبەرەوە ئەگەر وایان کرد تووشی زەرروزیانێکی زۆر گەورە ئەبن سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید حەیدەر پرۆفسۆری لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی کە لەگەڵ مامی سپاس بۆ بینەرانی شارپرێس کە تا ئێستا لەگەڵ مامی